کۆمەڵگای ئێمە لێرە لە عێراق و بەتایبەتیش لە هەرێمی کوردستانە هێشتا کۆمەڵگایەکی گەنجە، کۆمەڵگایەکی گەنج کە پەیوەندیان لەگەڵ یەکتریدا هەیە و لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە و هەمووان ئەوانەی کە من دەیان ناسم بە جۆرێک لە جۆرەکان بەلایانی کەمە یەک ئامێری تەکنەلۆجی لە بەردەستایە و بەکاری دەهێنێت چ بەدەستی خۆی بەدیا لە ماڵەوە بێت لەبەر ئەوە بنەمایەک هەیە بۆ کارکردن و یا بکەینە خاڵێک بۆ کارکردن لە سەری کۆمەڵگاکەی ئێمەشە بە دیجیتال دەبێت و هەروەها کاتێک کۆمەڵگا بۆشە بە دەبێتە کۆمەڵگە دیجیتاڵی پێویستە حکوومەتیش بێتە حکوومەتێکی دیجیتاڵی و وێڕای هەموو ئەو قەیرانانەی کە لە 400 ڕوبەڕوومان بۆ توانێ بەتایبەتی لە دوایین کابینەدا کە کارم تێدا کردووە قەیرانی ئابووری، قەیرانی سیاسی و چەندین قەیرانمان هەبوو ئەو کۆمەڵێکە قەیرانی ئەجگار گەورە ڕوبەڕووی توانەکانی حکوومەت بووە بۆ ئەوەی کە بتوانێت لە هەمان کاتە خزمەتگوزاریەکانیش پێشکە بۆیە ڕیفۆرممان ئەنجامدا. ئێمە ڕوومانکردە تەکنەلۆجیا بۆ یەکە تەکنۆلۆژیا یارمەتیمان بەدا بۆ جێبەجێکردنی ڕیفۆرمەکەمان بۆ ئەوەی یارمەتیمان بدات و بتوانین بەسەر ئاستەنگی بیرۆکراسیدا زاڵ بدەین و بەسەر قۆناغی ڕاگوزاریدا زاڵ بتین و بتوانین ئەنجامی بدەین وەک حکوومەت وێڕای ئەو ناکاریگەریەی یا ئەو کارانی حکوومەت کە ناکاریگەر بوون توانی مە ڕیفۆرمەکە جێبەجێ بکەین کە ڕفۆرمێکی گرنگ و پێویستە بەردەوامیش بێت و پێویستە پەرەی پێ بدەیت و بە چەند بڕیارێکیشان کە پێویستە بدرێن بۆ ئەوەی کە بتوانین حکوومەت تەکنەلۆجی کەواتە ئێمە بە تۆماری بایۆمەتریمان دەست پێ کرد بۆ دۆکیومنتکردنی کارمەندان و فەرمانبەران ئەوانەی کە موچە وەرەگرن لە حکوومەتەوە بۆیە کە بزانین کە کەسێک هەیە زیاد لە موچەیەک وەربگرە بە شێوەیەکی ناسایی بۆیە کە بزانین کەسێکە هەیە کە فەرمانبەر نەبێت و خۆی بە فەرمانبەردا بنێت بۆیە ئەو پرۆگرامە ئەنجام درا لەگەڵ دەسەڵاتە ناوخۆیەکانەگە بە دەسەڵاتی ناوخۆی وە تەکنۆلۆژیای ناوخۆیی و هەر بە هەندێک تەکنۆلۆژیای بیانی بەڵام ئێمە هەرچەنە بتوانیمە پرۆگرامەکە جێبەجێ بکەین و پرۆگرامەکەی سەرکەوتوو بوو ئێمە توانیمان لە ماوەیەکی زۆر کورتە هەموو ئەو کەسانە تۆمار بکەین کە موچە لە حکوومەت وەردەگرێن بەڵام ئەوە ئامانجەکە نەبوو ئەوە تاکە ئامانجێ پرۆگرامە نەبوو ئەوە هەنگاوە سەرەتاییەکە بوو بۆ ئەنجامدانی شتێکی گەورەتر ئێستا ئێمە لەسەر ڕێگایەکەین بۆ بە دیجیتالکردنی حکوومەتەکەمانە